سارە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە لە هەمان کاتا کە پەیوەندی بە ژینگەوە هەیە. بەداخەوە ئەوەی کە ئێستا تێبینی ئەکرێت مادەی پلاستیک بە شێوەیەکی زۆر و بەربڵاو بڵاو بۆتەوە لە ڕووباری سیروان کە ئەمەش بە شێوەیەکی گشتی مەترسی بۆ سەر ژینگە و سامانی ماسی دروست کردووە لەو سنوورەیە. هەر بۆیە بەپێی ئامارەکان یاخود بەپێی ئەو زانیاریانی کە لە بەردەستی ئێمایە بە دەیان تۆن پاشماوەی کاڵای پلاستیکی لە ڕووباری سیروانایە کە وتم ئەمەش کاریگەری زۆر زۆر خراپی بۆ سەر ژینگەی ناوچەکە بە شێوەیەکی گشتی دروست کردووە. جا ئێمە لەگەڵ میوانەکەمان هۆکاری ئەم بابەتە مەترسیدارە بازەکەین و ڕێگە چارە بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئەم مادە پلاستیشیانە لە ڕووباری سیروان دوور بکرێتەوە تاوتویەکەین. بەسپاسەوە بەڕێز سەرهەنگ عەبدوڕەحمانمان لەگەڵایە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە. کاک سەرهەنگ بەیانیت باش، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با سەرەتا لەوە دەست پێ بکەم هۆکاری بڵاوبوونەوەی ئەو هەموو مادە پلاستیشیە چێ لە ڕووباری سیروان. سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەڕێزان. سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ ئێوەی بەڕێز. سپاس بۆ تۆ. ئەوە هەروەها زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێزتان. دەستان خۆش بێ. بەڕاستی من دەستخۆشیم هەیە لە کەناڵی کورسات نیوز و ستافی بەڕێزی بەڕێوەبەر بەوەی کە زۆر گرنگی بە پرسی ژینگە ئەدەن جیاواز لە کەناڵەکانی تر و بەتایبەتی لە پارێزگای هەڵەبجە کە ئەمە جێگەی دەستخۆشیە. بەڕاستی ئەوە ئاستی هۆشیاری بەڕێستان پیشانەدا لە مەڕ پرسە ژینگەیەکان و بە پاراستنی ژینگە. بەنسبەت ئەم کارەساتە ژینگەیی کە لە پارێزگای هەڵەبجە ڕوویداوە بەداخەوە دیاردەی پیسبوونی سەرچاوە ئاویەکان لە هەریمی کوردستانە دیاردەیە کە وردە وردە ئەیبینین بە چاوی خۆمان بەهۆی ئەوەی کە ڕێنمایە ژینگەیەکان بەڕاستی جێبەجێ ناکرێت. بەڵام ئەوەی کە لە پارێزگای هەڵەبجە ڕوویداوە بە تایبەتی ڕووباری سیروان کە بەشێکە لە دەریاچەی دەربەنی خان بڕێکی زۆر مادەی پلاستیکی و کانزای جۆراوجۆر هەم لە کانزای قورس و سووک لە ئێستادا لەو دەریاچەیە کۆبووەتەوە و ڕووپۆشی ڕووی دەریاچەکەی گرتووە کە ئەم دیاردەیەش لەم ماوە کە ڕوویداوە بۆیە ڕێژەکەی زۆرە بەهۆی ئەوەی کە ئەو بارانبارینەی کە بووە زۆربەی ئەو پلاستیک و مەوادانەی کە هەبوون لە زەویەکان و لە ناوچە گەشتیاریەکان لە چواردەوری ڕووباری سیروان بەهۆی بارانی بەخڕ و ئەو ڕێڕەوە ئاویەکانەوە داغڵی ناوچەی ئەو ڕووباری سیروان بووە بەگشتی. بەڵێ کاتە کاک سەرهەنگ ئەم پلاستیکە زۆرەی کە ڕژاوەتە ناو ڕووبارەکە و لە ئێستادا دەبینرێ لەکوێیە؟ ئەمە تەنها بەکارهێنانی ماڵانە بوو بەشێک لە ماڵان وەک دەزانی لە ئێستاە تەنها ئاوەکانی واتە ئاوی پەرداخەکان بەکارەهێنن یاخود بۆتڵەکان بەکارەهێنن ئەمە تەنها ئەوەیە یاخود هۆکارێکی تریشی هەیە و لە شوێنێکی دیکەشەوە دێ؟ بەڕاستی هۆکارەکان جیاوازن و زۆریشن. بە دەرەجەی یەکەم ئەتوانین ئێمە بڵێن ئێمە بەڕێوەبردننی پاشماوەکانمان لە هەموو هەرێمی کوردستانە لە ئاستێکی خراپەیە ناتوانین پاشماوەکان بەڕێوە بەرین. باش کە نەوتوانی پاشماوەکان چارەسەر بکەی پرۆژەی ڕیسایکلینت نەبێواتە پرۆژەیە کە سوود لە مەوادە پاشماوەکان بینی بە تایبەتی مادی پلاستیکی ئێدواجار فڕێدرێتە ناو سروشت لەبەرەوەی شوێنێکی تری نییە فڕێدی و بۆ خۆی ینی پەیڕەونەکردنی ڕێنمایە ژینگەیەکان لەلایەن گەشتیاران هاوڵاتیان لەوەی کە دەبەیەک بۆ بوتڵێکی ئاو فڕێدە ناو سروشت نازان لە داهاتووە کارەساتێکی لەم شێوەی لێ ئەبێتەوە بەڕاستی کە ئەمەش هۆکارێکی ترە و هۆکارێکی تری مەترسیداریش هەیە کە پێم وایە لە هەموو پارێزگاکان هەیە بەڵام لە پارێزگای هەڵەبجە زۆر ترسناکە ئەویش ئەوە وەختی خۆی هەنێک لە ڕێڕەوە ئاویەکان لەبەرەوەی شوێنێک نەبوو بۆ فڕێدانی خۆڵ و خاشاک لە ڕێڕەوێکی ئاوی خۆڵ و خاشاک فڕێدراوە لە ئێستادا هەر بارانێکی زۆر ببارێت لافە و هەڵسێت بڕێکی زۆر خۆڵ و خاشاک باتە ناو ئەو ڕووبارە. بۆیە ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە ئامان ناوناوە کارەساتێکی ژینگەی و پێویستی بەوە هەیە بەرنامە و پلانێک هەبێت بۆ ئەوەی ئێمە بە زووترین کات بتوانین ئەو ڕووبارە بپارێزینە بەروی هۆکارەکان زۆر و پێویستیان بە چارەسەر هەیە لە ئێستادا. باشە کاک سەرهەنگ ئەو دیمەنانی کە ئێمە ئێستا لەسەر شاشەی کورسانی و زێبینین بەڕاستی دیمەنەکان زۆر مەترسیدارە یاخود سەرنجڕاکێشە و ئەهێنێکە گفتوگۆی زیاتری لەسەر بکرێ یاخود ئایا ئەم دیمەنانی کە ئێستا ئێمە ئەیبینین
لایەنە پەیوەندیدارەکان بە دیاریکراوی ناتوونەتە سەرهێڵ بۆی ڕێو شوێنی بەپەلە بگرنە بەرجگەلەوە. فڕێدانی ئەو هەموو مادە پلاستیکیانە لە ڕووباری سیروان زیاتر کاریگەری خراپی یاخود مەترسی بۆ سەر سامانی ماسی دروست کردو یاخود کشتتوکاڵیش کەرتی کشتتوکاڵیش بە شێوەیەکی گشتی. بەڵێ ئەگەر سەرەتا باسی مەترسیەکان بکەم دواتر مەسەر بابەتە ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان مەترسیەکان زۆر گەورن. ئێوە بەڕێستان ئەزانن کە ڕووباری سیروان ڕەگەزێکی گەورەی ژینگەیە لە پارێزگای هەڵەبجە بە شەکل لە ئیکۆسیستم واتە ژینگەیەکی تەندروست بەبێ ڕووبار نابێت وەکو بەشێکە لە جەستەی مرۆڤ. ئەم ڕووبارە بۆ خۆی زیندەوەری تێدا ئەژیت ماسی تێدا ئەژیت. ئەمە بۆ خۆی زەرێکی گەورەوە مەترسی گەورەیە بۆ سەر سامانی ئاژەڵ بۆ هەمە چەشنەی زیندەوەران باڵندەی زۆر لەوێ ئەژی و بە تایبەتیش بۆ بڵاوبوونی نەخۆشی کۆبوونەوەی پاشماوەیەکی زۆر بە تایبەتی ئێمە تێبینیمان کردووە کە بوتڵی پاکەرەوەی تێدایە کە ئەمانە موادی ترسناکن کە چوونەتە ناو ڕووبارەکەەوە زیان بە ماسیە گەێنە بە زیندەوەرەکانی ناوی هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی. ئێوە بەڕێستان باشە زان کە ئەم دەریاچەی سیروان نزیکی کەناراوەکانی نزیکی بە 15-20 کیلۆمەترە بێت کردنەوە کە ئەو بەشەی هەل لە پارێزگای هەڵەبجێ ئەم کەناراوانە بۆ خۆی ناوچەی گەشتیارین. ئەمە ئەگەر چارەسەر نەکرێ پاشەکشەیەکی گەورە بۆ ناوچەی گەشتیاری پارێزگای هەڵەبجە دروستەکە. کەواتە لەو شوێنە گەشتیارانی کە هەیە کاک سەرهەنگ ناتوانرێ شوێنی پاشەڕۆدا بنرێ بۆی کار هەر هاوڵاتیەکیش ئەگەر گەشتیاریش بێ لەو شوێنە دای بنێت بیخاتە ناو سەلەی خۆڵەکانەوە بۆی کە ئەمە دروست نەبێت و نەخرێتە ناو دەریاکەوە. بەڵێ بە سوپاسەوە لە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی بە ڕێبەرایەتی گشتی گەشت و گوزار هەوڵی باشیان داوە ناوچە گەشتیاریەکان. بەڵام خۆتازدان ناوچەی گەشتیاری لە پارێزگای هەڵەبجە بەرفراوانە بەربڵاوە هەموو نقطەیەک ناوچەی گەشتیاریە. ئەوە پەیوەندی بە هۆشیاری هاوڵاتیانەوە هەیە کە بۆ خۆیان مەوادی پلاستیکی فڕێنەدەن و پابەندی ڕێنمایە ژینگەیەکان بن بە تاگلایانە جێبەجێ ناکرێت ئەبێ هەردوو لە هەم حکومەت هەم هاوڵاتی بۆ خۆی لەم پرۆسەیە بەشدار بێت و ئەم پرسە سوپاسانەکەم کە ئێوە کاری لەسەرەکەن هاوڵاتی و هاوشاریانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە ئەبینن کە ئەگەر بوتڵێکی ئاوفڕێ بدرێتە ناو سروش تەنها ئەوە نییە ئەو ناوەیە پیش دەکات کارەساتی ژینگەیی بە شوێن خۆیان ئاهێنێت. جا من پێم خۆشە باسی ڕێکارە ئیداریەکان بکەم لێتا ناشارمە بەڕاستی لە ئاستی ئیداری بێدەنگیەکی مەترسیدار هەیە. یعنی بەداخەوە لە هەموو هەرێمی کوردستان زۆربەی پرسە گەرمەکان پرسی سیاسین پرسی ترن لە کاتێکە پرسی ژینگەیەکێکە لە پرسە زۆر گرنگەکان کە ڕاستەخۆ پەیوەندی بە سەلامەتی هاوڵاتیانەوە هەیە. من دەستخۆشی لە بەڕێستانەکەم لە ڕووی ئیداری من ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە کار بە یاسای ژمارە 8 ساڵی 2008 دەکەین کە پێویستە لیژنەیەک و ئەنجومەنێک کار بکەن لەسەر ئەم پرسە لە ئاستی لۆکاڵی ئێمە نووسراومان لە بەرواری 22 مانگ هەر سەردانی شوێنەکەمان کردوکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە راپۆرتمان ئامادە کرد ئاراستەی بەڕێزانمان کرد لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی کۆبوونەوەی لیژنەی پاراستن و چاکردی ژینگە بکرێت و هەروەها دوای ئەوەش کۆبوونەوە بکرێت لە ئاستی وەزارەتە لەلایەن بەڕێزان لە ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە بەڵام بەڕاستی لەو بەروارەوە تا ئێستا هیچ ڕێکارە نەگیراوەتە بەر و نایبینین بەڕاستی ڕێکار بگیرێتە بەر و بە سوپاسەوە هەندێک فەرمانگەی پەیوەندیدار و لۆکاڵی لە پارێزگای هەڵەبجە بۆ خۆیان ئێستا خەریکی پاکردنەوەن کە جێگای خۆی دەستخۆشییان لێ بکەین بە ڕێبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەڵەبجە JCC کۆمپانیای پاکەرەوەی بیڤان ئەمانە سوپاسیانەکەین کە ئاسی ڕووی ئاوەکە تا حەدێکی زۆر پاکەنەوە بەڵام بنبڕکردنی ئەم گرفتە و ئەم کارەساتە ژینگەیە بەوە ئەکرێت کە پلانێکی بۆ دانرێت کە لە یاسای ژمارە 8 ساڵی 2008 هاتووە کە بەرنامەیەکی درێژخایانی بۆ دابنێت کە بەڕاستی بەداخەوە تا ئێستا ڕێکاری پێویست نەگیراوەتە بەر. باشە کاک سەرهەنگ مانەوەی مادە پلاستیکیەکان یاخود با بڵێن شیبوونەوەی بە پێی زانیاریەکان پێویستی بە زیاتر لە 400 ساڵە باش ئەمە لێپسراوان یاخود لایەنی پەیوەندیداری ڕانەسڵەکانوە یاخود کاتی ئەوە نەهاتوە بە شێوەیەکی گشتی کار بە یاسای ژینگە بکرێت. بە تاکیدی وایە بەڕاستی ئێمە لە ساڵی 2023 وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە لە ناوەڕێی ساڵی 2022 ئەم فەرمانگەیە کرایەوە دەست بەکار بوو جیاواز لە هەموو فەرمانەکانیان لە ساڵی 2023 کارمان کردو بۆی ئەم لیژنە کارا بێت لە هەموو پارێزەکانی هەرێمی کوردستان ئەم لیژنە کارانیە بەڵام ئێمە
کارمان لەسەر کردەوە ئێستا تازەترین هەنگاونراوە لە وەزارەتی ناوخۆ ئەو لیژنە کار بکات بۆچی لەبەرەوەی پێویستە کار لەسەر ئەوە بکرێت ئەم مەوادە پلاستیکیانە مەترسیەکەی دیاری بکرێت کاری لەسەر بکرێت و دوور بخرێتەوە لە سروش لەبەرەوەی بەڕێستان وتان زۆر مەترسیدارە بۆ سروشت ئەمێنێتەوە لە خاک بمێنێتەوە ڕەگەزی خاکە گۆڕێت بڕاتە ناو ئەو ژەهراویە کات من سوپاسانەکەم و ئومێدەوارم ئەم بەدواداچوونەی جەنابتان هەتا چارەسەرکردنی بابەتەکە هەتا دانانی پلان و بەرنمەیەکی گشتگیر لە پارێزگای هەڵەبجەوە لە هەموو پارێزگاکانی تر بەڕاستی کۆتایی پێنێ بەدواداچوونی بەڕێستان بەرنمەکانتان چونکە سوۆسیال میدیا ناوەندێکی گرنگە بۆی بتوانین لە ڕێگەی ئەوە ئەو بەرنمانەی کە هەن بەڕای گشتی ڕابگەێنرێت و کەم تەرخەمیە ئیداریەکانیش دیاری بکرێت بەداخەوە خۆی پێویستیە کرد بۆ ئەم پرسە گرنگە هەم ئەنجومەنی پارێزگا کە بەداخەوە پارێزگای هەڵەبجە نیەتی هەم پەرلەمانیش لە ڕێگەی نووسنگەکانی خۆیانەوە بەدواداچوون بکەن بزانن لەکوێ ئیشەکە وەساوە لەکوێ ئەو ڕێکارە ئیداریەکان ناگیرێتە بەر بەڵام ئێوەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بەڕاستی بەدواداچوونی جددیەکەین و کاری ئێمەش ئەوەیە کە کەم تەرخەمیەکان چارەسەرکەین و بگەین بە ئامانجی کە بتوانین ڕووباری سیروان ئەو کارەساتە چارەسەرکەین. بەڵێ جا کاک سەرهەنگ ئێمە دڵنیایی دێنێ کە لە پرۆگرامەکانی داهاتووشدا زیاتر بە دوواداچوون بۆ ئەم بابەتە گرنگ و هەسیاراکەین. بەڵێ من زۆر سپاسی بەڕێستانەکەم زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێت. کاک سەرهەنگ باشە ئەوانەی کە ئەبنە هۆکاری پیسبوونی ژینگە یاخود ئەو مادە پلاستیکیانە فڕێن مەبەستم لە هاوڵاتیانە هیچ ئیجراعاتیان لەگەڵەکرێ یاخود سزایان ئەدرێت؟ بەڵێ وەکو ئێمە ڕێنماییەکمان هەیە پێوتێ ڕێنمایی بەرزەفکردنی سەرپێچیە ژینگەیەکان هەر کەسێک ژینگە پیس بکات جا بە هەر هۆکارێک بێت هەر بڕێک بێت بەڵێ ڕێکاری پێویستی بەرامبەر ئەگیرێتە بەر ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بۆ هەموو ئەو سەرپێچیانەی و ئەو کەسانەی کە ژینگە پیسەکان ئیجراعاتیان بەرامبەر ئەگرینە بەر بەڵام دوجار ژینگە لە هەمومان گەورەترە گرنگترین شت هۆشیاریە کە لە بەرنمەکەی بەڕێستانەوە دەست پێەکە ئەگەر ئەو هۆشیاریەی کە پێویستە بگەین بە هاوڵاتی چەندێ ژینگە گرنگە و ناوێ پیس بکرێت دوجار هاوڵاتی خۆی پیسی ناکات ئەگەر سەری وڵاتە پێشکەوتوەکان بکەی ینی ئەبینیت کە کەسەکان خۆیان تاک خۆی پابەندە بەوەی کە ژینگە بپارێزێت من ئەو وشیاریش چۆن دروستەکەی من نمونەیەوە بەڕێستانە هێنمەوە کە نمونەیەکی زۆر واقعیە کە بەڕاستی لەو بابەتی هۆشیاری ئێمە کەم تەرخەمین ئێمە لە پارێزگای هەڵەبجە ڕۆژێکمانەیە بەناوی ڕۆژی ژینگەی پارێزگای هەڵەبجە لە هەموو پارێزگاکانی شەیە کەمترین ئیحتیمامی پێدرێت ساڵانە ئێمە داواکەین دەرخستەی بۆ حازرەکەین بودجەی بۆ حازرەکەین هەم لە ئاستی لۆکاڵی هەم لە ئاستی وەزارەت کە ئەم ڕۆژە پێویستە گرنگی پێ بدرێت فستیڤالێک ئەکرێت بۆ بابەتێکی دیاریکرا و کەمترین ینی زۆرترین احتیمامی پێدرێت ڕۆژی ژینگە کە گرنگترین بابەتە بۆ ئەوی لە یادەوەری تاکە بمێنێتەوە کە ژینگە چەند گرنگە بۆ ئەو بێ ئەو ڕۆژە احتیمامی پێدەوی بەڵام کەمترین احتیمامی پێدەیت بۆیە دوجار خۆشمان کەم تەرخەمین کە ناتوانین تاکی خۆمان هوشیارکەینەوە بە پرۆگراممان بە بەرنامەمان بە چالاکیەکانمان کە ژینگە چەندێک گرنگە بۆی ئەویش بیپارێزێت و بەهی خۆی بزانێت. باشە کە ساڵانە ئەم ڕۆژە تایبەتە هەیە لە پارێزگای هەڵەبجە هیچ کاریگەریکی نەبووە لەسەر هاوڵاتیان یاخود بە ڕێژێکی ئەوتۆ هۆشیاری نەداوە بە هاوڵاتیان کە ئەم کارەساتە نەخڵکە لە ڕووباری سیروان یاخود لە ناو پارێزگای هەڵەبجەیە و ئەمە باسیش لەوە بکەم کە لە ئێستاە بارودۆخی ژینگەی پارێزگای هەڵەبجە لە چه ئاستێکایە؟ بەڕاستی من نامەوێت باسی دەستکەوتەکانی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بکەم بەڵام لەمەوەی ئەو چەند ساڵە کە ئێمە دروست بووین ژینگە لە پارێزگای هەڵەبجە بوو بە پرسێکی گرنگ لە لای هاوڵاتیان ئێسا هاوڵاتیان خۆیان زوو ینی بۆ ئەم پرسەیش بۆ چەند پرسی تریش خۆیان تەلەفۆن بۆ ئێمەکەن کەسانی زۆر کە هەن لە پارێزگای هەڵەبجە کە زۆر خەمخۆری ژینگەن ئێستا پرسی ژینگە برەوێکی باشی پێدراوە و بەرەو باشتر ئەڕوات و ئەو ئاستی ئەیبین ئەو هۆشیاری کە هەیە خەڵک زۆر باشە و لە ئاستێکی زۆر باشەیە ئێمە ئەیبین بەڵام پێویستی بە باشترکردن هەیەەوە پێویستی بەوە هەیە ئێمە دەستی لێبەر نەدەین ژینگە پرۆسەیەکی بەردەوامە بەڕێزانیانی ئەوە نییە کە بۆ یەک بەرنامەکاری لەسەر بکەیت و بەجێ بهێڵیت بۆ ئێمە خۆمانەوەکو فەرمانگە ژینگە لە ناوەندەکانی خوێندن لیژنەیەکیشمانەیە لیژنەی هۆشیاری ژینگەی کە قوتابیان وەرکشۆپیان بۆکەینەوە بۆ ئەوەی ڕایان بین لەسەرەوەی ژینگەیان خۆش بووە پرۆسەیەکی دوور و درێژە کە ئەتوانین زۆرتر قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەی گرنگە کە پێکەوە لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵ هاوڵاتی
بابەتی ژینگە بابەتێکی ینی بەردەوام بێت لامان و بەڕاستی هەمیشە کاری لەسەر بکەین پێکەوە هەوڵ بین باشترکردنی ژینگە. ئەمێ ئەوە بزانم کە ئەمە یەکەم جارە بۆ شێوازە خراپە لە ڕووباری سیروان ئەم هەموو پلاستیکە کۆ ئەبێتەوە یاخود پێشتریش ڕوویاوە بەڵام بەم ئاستە نەبووە یاخود پێشتریش ڕوویا و پاکتان کردوەوە بەڵام ئەمە لەگەڵ بوونی هەر ڕەشەبایەکی بەهێز دووبارە ئابێتەوە. وەکووەڵێم ساڵانە ئەمە ڕوئەدات و لە توانای دەستگا لۆکاڵیەکان بەدەر نییە کە توان پاکی کەنەوە و ئەگەر ڕێژەکەی کەم بێت بەڵام ئەو کاتانەی کە ناوچە گەشتیاریەکان ئێمە ئەگەر ئێوە شارەزا بن سەرچاوی زەڵم لەگەڵ سەرچاوی ئاوی تانجەڕۆ هەردووکیان ئەڕژێتە ناو ڕووباری سیروان ئەوەش بۆ خۆی ناوچەی گەشتیارین ئەگەر بڕۆین تێبینی بکەین ئەبینین ئەو ڕێڕەوی ئەو ئاوە هەمووی پڕە لە شوێنی فرێدانی خۆڵ و خاشاک لەمەوەی ڕابردووە کە ئێستا کە ئاوێکی زۆر بارانێکی زۆرە بارێ لە ئەو ڕێڕەوانەوە هەموویەتە ناو دەریاچەکە بۆیە من دووبارەیەکەمەوە تەنها پاکردەوەی دەریاچەکە لەم کاتە بابەتەکە چارەسەر نابێت ئەبێ سەرچاوەکان پاکرێتەوە ڕێڕەوەکان پاکرێتەوە پێویستی بە پلانێک هەیە کە ئێمە بە دوواداچوونی بۆکەین بە هاوکاری ئەوەی بەڕێز تا ئەوەی کە بەرنمەیەکی استراتیژی درێژخایان لە ساڵی 2026 دابنرێت بۆ پاراستنی ڕووباری سیروان لە پیسبوون تەنها بە بەرنمەیەک و بە هەوڵی کۆمەڵێک لە ینی پەیوەندیدار ئەم بابەتە چارەسەر نابێت و پێویستی بە کۆبوونەوەی باڵا هەیە لە ئاستی وەزارەت بەڕاستی. بەڵێ کاک سەرهەنگ من دوا پرسیارە لیەکەم ڕەوشی گشتی ژینگە بە شێوەیەکی گشتی لە پارێزگای هەڵەبجە چۆنە هەروە مەبەست بە بزانم ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای هەڵەبجە لە چه ئاستێکدایە فەرموو. زۆر سپاسانەکەم بەگشتی ڕەوشی پارێزگای هەڵەبجە وەکو ئەزانن پارێزگای هەڵەبجە سروشتێکی دڵگیری هەیە ناوچێکی گەشتیاریە خی گەورە ئەو نیعمەتەی پێبەخشیوە کە ئەم سروشتە جوانەی هەبێت و ئەم ژینگە جوانەی هەبێت و ئەرکی ئێمە پاراستنیەتی بەلایانی کەمەوە ناتوانین بەرەو پێشەوەی بەرین دارستانی دەستکرد دروستکەین پارکی گەورە دروستکەین ئەرکی ئێمە پاراستنیەتی ڕەوشێکی زۆر باشی هەیە پارێزگای هەڵەبجە بەڵام پێویستە پابند بین بە ڕێنمایە ژینگەیەکان سروشتەکەوی پارێزین و ئەرکی ئێمەش ئەوەیە شاخ و دەشت و دۆڵ و ناوچەی سروشتی و ناوچەی شارستانی ئەرکی ئێمە بیپارێزین و ئێمە بۆ خۆی وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە ئەوە ئەرکی ئێمەیە و زیاتریش برەو ئەدەین بە ئەوەی کە ڕێنمایە ژینگەیەکان پابند ینی وا بکەین کە خەڵک پابندی ڕێنمایە ژینگەیەکان من نمونەیە بۆ جەنابتان باسەکەم لە ماوەی ڕابردوو خەڵک بۆ خۆی بە ئارەزوی خۆی لە هەر شوێنێک لە ناوچە سروشتیەکان بۆ خۆی خۆڵەکەی ئەبرد ئەی فرۆشت یا درەخت ئەبڕا بەڵام ئێستا خەڵک وشیارتر بووەتەوە وەکاری ئێمە ئەوەیە کە خەڵک وشیارکەینەوە کە ئەوە موڵکی گشتین نابێ ئەو سروشتە جوانە دەستکاری بکرێت بەگشتی ئێمە ئەو ئەرکی ئێمە ئەوەیە ئەو سروشتە جوانە پارێزین ڕەوشێکی باشیشی هەیە بەڕاستی بە شێوازێکی گشتی. بەڵێ بەڕێز سەرهەنگ عەبدوڕەحمان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە سپاس لە هەڵەبجە ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.